خوشکێک باسی ئەوەیە کرد کە خەسوو خەزورەی لە کاتی پیرێتی و نەخۆشی و گەورە تەمەنیە کەوتوو بوونە لای ئەو خزمەتیانیە کرد. مع العلم کوڕی تریشی هەبوو و کچیشی هەبوو، بەڵام ئەوان نەیانەتوانی خزمەتی بکەن. خوای پەروەردگار ئەم دیاریەی بە ئەم بەخشی بوو، ئەم خزمەتیانیە کرد. ئەویت تا بتوانم الحەمدولله بە جوانی و بە ڕێکوپێکی خزمەتیان مەکرد. من و پیاوەکەشم هەستمانە کرد کە ئەجر و پاداشتێکی گەورەمان دەسەکەوێت لە خزمەتکردنیانە. بەڵام ئەویت جارجار خەڵک لەم لاو لەولاوە، تەنانەت کچەکانی خۆشی ئەنی خوشکی مێردەکەم و براکانیشی و ژنەکانیشیان ئەیوت سبحان الله جاتیەوەی تەشجیعمان بکەن، لە جاتیەوەی داوا بکەن کە خوا مۆفەقمان بکە ئێمە لە جاتی ئەوان لەبەری ئەوانە خزمەتیانەکەین. ئەیوت سبحان الله ئاهاتن قسەیەکیانە کرد کە دڵی منیان بێتاقەتە کرد. ئەیان ودەوت و تەمەنی گەنجێتیت خستە سەر ئەمان، تۆ حیاتت هەمووی فەوتاوە، ژیانت هەمووی لە دەستداوە، عالم دەرەچێ بۆ سەفرە عالم چیەکا و چیەکا و چیەکە، تۆ بە دیاری ئەم پیرێژن و ئەختیارەوە دانیشتووی شاوە تاقەتت. ئەویتم سبحان الله جارجارەویت شەیتان هادووم بێتاقەتی مێ کردم، وت بالفعل کەی بێ منیش نەجاتم بێ، منیش بتوانم بە کەیفی خۆم دەرچم، سەیران بکەم، بگەڕێم، ئەم لە ئەولا بکەم، خۆشی ببینم لە ژیان، تۆزێ ئیستراحەت بکەم. سبحان الله وتی خەسوو خەزورە وفاتیان کرد. ماڵ ئاوایان لێ کردین. لەو ڕۆژەوە کە ئەوان ماڵ ئاوایان کردووە، من تا ئێستا چەند ساڵە هەستم بە خۆشی نەکردووە. سبحان الله بەردەوام نەخۆشم. واللهی هەتا خزمەت ئەوان مەکرد زۆر زۆر ئیسراحەت بووم، زۆر زۆر لەش ساغ بووم، هەستم بە خۆشیەکی زۆر ئەکرد. سبحان الله ئێستا غەمبارین، ماڵمان ئیسراحەت نییە، مناڵەکانمان وەکو جاران نەماون، خۆشی ناو ماڵمانە بڕاوە، بەرەکەت نەماوە، ڕزق و ڕۆزیمان وەکو جاران فراوان نییە. یا سبحان الله. بەڵێ خۆشەویستەکانم، بەڵێ خۆشەویستەکانم، هەر یەکێک لە ئێمە ئەوانەمان کە خوا ئیبتیلای کردووە بە جۆرێک لەو جۆرە، یعنی کە مەسەن مناڵێکی کەم ئەنداممان هەیە، مەسەلەن کەسێکی کەم ئەندام خاوەن پێداویستی تایبەت لە لامانە خزمەتەکەین، مەسەلەن هاوسەرەکەمان پێویستی بە خزمەتە هەیە، ئێمە خزمەتی بکەین، خزمەتەکەین. هەر یەکێک لە ئێمە لەوانەی کە خەریکی ئەو ئیشانین، خوا ئیمتیحانی کردوین بۆ تەماشا ئەکەین، حەست بە بەرەکەتی ئەوەکەین لە ماڵەکەمانە، تەماشا ئەکەین زۆر شت هەیە لە ماڵەکەمانە جیاوازە لەگەڵ ماڵی خەڵکی ترە. بڕواتانە بێ خۆشەویستەکانم وایە قورسە خزمەتکردنی نەخۆش و کەم ئەندام و یعنی زۆر قورسە، من ناڵێم سووکە، بەڵام ئاجاکەی زۆر گەورەیە. دایمەن بیخەنە بەر چاو خۆتان کە ئەجری ئەوە زۆر زۆر لای خۆی گەورەیە، بەهۆی ئەوە لەوانەیە خوای تەعالا زۆر بەڵات لەسەر لابا و لەسەر خۆت و ماڵ و مناڵت، بەهۆی ئەوە خوای پەروەردگار دەیەها ڕەحمەتی خۆی ئەڕژێنێ بەسەر خۆت و ماڵ و مناڵتە، بەهۆی ئەوە خوای پەروەردگار مناڵەکەت تەمەڵە لە مەکتەبە، بەڵام خوای تەعالا بەهۆی ئەوە زیرەکی کاتەوە. خەڵک پارە ئەدەن مەسروفەکەن بۆ مناڵەکانیان سەرکەوتوو بن، بەڵام تۆ بێ مەسروف مناڵەکەت خوای پەروەردگار زیرەکی کاتەوە و بێ ئەوەی هین بکەی. سەیرەکەی خوای تەعالا ڕزقت بۆ ئەنێرە لە شوێنێکەوە کە من حیث لا تحتسب. سەیرەکەی خوای پەروەردگار نەخۆشی لە ماڵەکەتا کەمە کاتەوە. خۆت، مناڵەکانت، هاوسەرەکەت، یعنی سەیرەکەی دەرد و بەڵا لە ماڵتانەکەمە، خەڵکی تر ئەناڵێنێ بەدەست هەندێ نەخۆشیەوە، تۆ الحەمدولله پارێزراوی، یعنی بەرەکەتەکە لە هەموو لایەکەوە هەستی پێەکەی. جا ئەوانە بیخەرە بیری خۆت تر بەهۆی هەوڵدە لە بەردەمی ئەو کەسەی خزمەتەکەی، یعنی کە نوقسانە، کە پێویستی بە خزمەتە، لە بەردەمیان ناخۆشی دەرما بڕە، دائیمەن بە بزگەوە لەگەڵیا بە قەت ناخۆشی دەرما بڕە. خۆ قورسە، من ناڵێم قورس نییە، قورسە، بەڵام ئەگەر دەی پشتی بڕی ناخۆشەکە تەنها ئەو غەمبارەکەی، ئەو خەفەت بارەکەی هیچ سوودێکی نییە، بەس ئەگەر دەری نەبڕی لای خوا زۆر زۆر گەورەیە، لای خوا زۆر زۆر گەورەیە ئینشاء الله تعالی. جا ڕەحمەتی خواتان لێبێ، ڕەحمەتی خواتان لێبێ، چاوتان لە نوقسانەکان بێ، چاوتان لەوانە بێ کە پێویستیان بە ئێوە هەیە، پێویستیان بە خزمەتکردنی ئێوە هەیە. قەت بیر لە هەندێک شت مەکەنەوە کە شەیتان دروستێکە، بیر لە لاکەی تر بکەرەوە،
ئەو هەموو ئەجر پاداشتە، ئەو هەموو بەرەکەت و نیعمەتە، ئەو هەموو پاراستن لە بەڵاو مصیبەتە. بێت لەوانە بکەرەوە ئینشاءالله ناڕەحەتیەکان و ناخۆشیەکانت لەبیر ئەچێتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.